موچە نییە، ئاو نییە، کارەبا نییە، ئەوە کامێرایە ببورن وامزانی ڕادوێیە. ئەمە و دەستەواژەیە کە زۆر کات لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەرچاومانەکەوێت. ئەویش دوایەوەی هاوڵاتیەک ڕەخنەیەک دەگرێت یاخۆت قسەیەک دەکات و بەر هۆکارێک بێت پەشیمان دەبێتەوە. دەمانێت بزانین بۆ چوونی ڕێکخراوەکان، هێزە ئەمنیەکان، هاوڵاتیان و شارەزایانی دەرونی لەسەر ئەم پرسە چییە؟ بینەرمان بن. وەڵای من داوای لێبوردن ناکەم. ئاگام من لە خۆم نەبووە لە خۆم قسەمکردم زای ڕادیۆ شتە. دیاردەی ئەمە ڕادیۆیە ناشرینترین دیوی دەسەڵاتی کوردستانیمان پێ دەسەڵاتی کوردیمان پێ پیشانە. ئێمە خەڵکمان هەیە هەر نەخوێنەوارە ئەو بابەتەی کردووە ڕەشی لە خەڵک کردووە لەوانەیە کۆتایی بەژیانی خۆی بێنێ. جاری وایە زەفتەکە ئەوەندە زۆرە کە لە ڕووی کۆمەڵایەتی و حیاچێ لەو ناوچە و دەڤەرەی خۆی لەوانەیە پێویست کە شوێنەکەی بەجێ بڵێ. وەڵایی لەوانەیە ساڵانە دوام مقابلەیە بۆ من هەڕەشەم لێ بکرێ بە تەلەفۆن با هەموو شتێ هەڕەشە لێ بکرێ بۆی پەشیمان بیتەوە لەو قسەی کە کردووتە. وەڵای هیچ کەسێک قسەی غەڵەتکە بۆ نمونە ئەبێ باجەکەی بە. دەستەواژەی وامزانی ڕادوێیە بۆ هاوڵاتیان نامۆ نییە، بە شێوەیەکی بەربڵاو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرچاویان دەکەوێت. تەنانەت کاتێک کەسێکیش قسەیەکی تون بەرامبەر دەسەڵات بکات دەڵێن چەند ڕۆژێکی دیکە دەڵێت وامزانی ڕادوێیە. تا چەنەگەوت تۆک و گەنجێکەوە بەرچاوەکەوێت بۆ نمونە کاتێک کەسێک قسێکی کردووە گفتارێک کردارێکی هەبووە لەی پەشیمان بۆتەوە. وەڵای تا ڕادەیەکی زۆرەکەوێتە بەرچاومان. ئێستا هەرم ماوەی پێش سێ چوار نەفەر ئەوان لێهات. یەکێک لەوانە گۆرانی بێژەکە بوو. ئەگەر ئەوەی خۆشترینی دەنگ ئەگە بزانین. یعنی ئەو زۆر پەشیمان بووە زۆریش لەسەر یەکەوێت لەسەر شەخساکەوێت. بەداخەوە مرۆڤی وەها زۆرە بینێن لە کۆمەلگای خۆمان یاخودە ناو کەسەکانی کە نێزیکی خۆمانن ڕەفیقی خۆمان بێن لە ئیشی خۆمان هەنێشت هەیە کە وایان لێکە پەشیمان بن لە قسەکەی خۆیان. وەڵای بەرچاویشم کەوتبێ کابرا غەڵەتێکی کردووە دوایە باجی غەڵەتەکەیەوە ئەگەم منیش غەڵەت کەم باجیم تۆش غەڵەتەکەی باجی تۆ کەس بۆ ناتوانێت قسەیەکە بێ وڵات تا ئێستا کەس بە تۆ کەس ڕادووی بە تۆ کردووە لەبەرەوە قسەی غەڵەتە نەگرۆوانە. لە کاتی تۆمارکردنی ئەم بابەتەشدا زۆرەکە بوون کە خۆیان لە قسەکردن دەدزیەوە و ترسیان هەبوو ئەوانش دواتر وا بزانن ڕادیۆیە. ترسیوتان نییە کە بۆنەوە کوردەوارن لە خۆشتان دواتر دەڵێ وا بزانن ڕادیۆیە؟ ئەو ڕادیۆ زۆر قورسە لای نابێت ئەو ڕادیۆ زۆر شتی لێ کرد. خۆت پێت وانە کە ڕۆژێک بۆ نمونە خۆت ناچار بکەی بەمە؟ لەوانەیە. ئێستا تۆ خۆت قسەم بۆ ئەەکەی لە ناخی خۆتە هەز بە ترسێکی وایە خۆت بیر لە ترسێکی وا ناکەیتەوە کە بۆ نەخۆت پەشیمان بکرێتەوە؟ وەڵایی لەوانەیە ساڵانە دوام مقابلەیە بۆ من هەڕەشەم لێ بکرێ بە تەلەفۆن با هەموو شتێ هەڕەشە لێ بکرێ بۆی پەشیمان بیتەوە لەو قسەی کە کردووە. هاوڵاتیان بۆ چوونی جیاوازیان لەسەر وامزانی ڕادوێیە هەیە. بەشێکیان پێیان وایە لەژێر فشار و هەڕەشەدا هاوڵاتیان ناچار دەکرێن بۆ چوونەکانیان بگۆڕن. بەشێکی دیکەشیان دەڵێن ئەوانەی پەشیمان دەبنەوە خاوەنی باوەڕی پتە و نین و ئامادە نین بەرگری لێ بکەن. ئەوە بە ئازادانە قساکەن کە دڵاوی وا نەزانین ڕادوێیە پەشیمان نەبینەوە. ئەگەر بینە ڕاستی هیچ مرۆڤێک نییە کە بە زۆر بلین بە شێوەیەکی بە ئازادە قسە بکات و بە سراحەتی خۆی. بەداخەوە ئێمە چەندێک جۆرێکمان هەیە کە ناتوانین زۆر شت هەیە لە ناخمان یاخود زۆر بیر و باوەڕمان هەیە ئێمە ناتوانین دەری ببڕین. باوەڕ ناکەم هیچ کەسێک ئازاد بێ بیر و باوەڕی خۆی باسکە. چۆنم کەسە پەشیمانەکرا لە قسەکەی وەختی نظامەکەی بەشار ئەسەد نەتوانی قسەیەکەی دەواتن مال دانیشتووە استیخبارات وەرتە وەرگری بێ دەزانی بەس ئەستا وەتەعەکە باش بووە یعنی مثلا قسەیەکی کردووە دوایی ترسێ مثلا کیشەکی دروست بێ بگەل ئەوە بەس ئەمە قسەیەکی مەزبوط بێکی لازم تو نەترسێ وایە. وەڵای هیچ کەسێک قسەی غەڵەتکە بۆ نمونە ئەبێ باجەکەی بە ئەوەشی قسەی ڕاست بڵێ کەسی لاقی نییە بەسەری و شارێکی ئازاد و هەتا بڵێ ئازادە. پێت وایە خەڵک بیا خۆت ئەم کەسانە بۆچی کاتێک قسەیەکەکەن کاتێک گفتارێکەکەن لێ پەشیمانە بنەوە؟ وەڵا ئەوە لەوانەیە هەڕەشەشتیان لێ بکرێت پاش ئەو ڤیدۆی کە پێشەکیەکەن دڵنیا بە هەڕەشەشتیان لەسەر ئەگەنا بڕوا ناکەم کەس بێهۆکار پەشیمان بێتەوە لەو قسەیەکەیکە. خۆی ئەو کەسانە پەشیمانە بنەوە کە مەبدەئی نین کە لە ئەنجامی بیرکردنەوەی خۆڵەوە ئەو دەربێنەی دەرنابڕێت بۆیە کە تۆ بیرە نەکردەوە کە خاوەنی بیر و باوەڕ نەبوویت کە مەبدەئیشی خۆت کە کەسێکی مەبدەئی نەبووی بێگومان پەشیمانە بیتەوە ئەترسیت. پێت وایە ئەمە کەسەکە هۆکارە یاخۆت ئەوە هۆکارەکە هەڕەشەکە ئەکات کللتور هۆکارە ئەوەی کە هەڕەشەکە ئەکات کەسێتی لاوازی ئەو کەسش کە قسەکەی کردو پەشیمانە بێتەوە. وامزانی ڕادوێیە بۆ کەسانە بەکاردەهێنرێت کە قسەیەک دەکەن و دواتر لی پەشیمان دەبنەوە. دەستەواژەکە لە ساڵی 2020ەوە هاتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە.
ئەوەش دوای ئەوەی هاوڵاتیەک بە زمانێکی تونند ڕخنەی گرت و دواتر ڤیدیۆیەکی دیکەی بڵاو بۆەوە کەوتی وامزانی ڕادیۆیە. چی لە حکومەت کەم نامەوێلات ڕاپەڕینمان بۆ چی کرد بە دزی دەستمان پێکرد پاکەتمان دزی ئەم میلەتە ئاوای کرد کارەبایان دزی کە هاتن مەحاویلەکانیان دەرهێنا میلەتی بکەرێ بە پارەی بەفر کڕابێ ئاوەی بە ئەم حکومەتەوە قەزافی لێ بۆ چۆ ئەچێ ڕۆژی نەهاتوە بابێ نەر و ماز بە وعدەی خۆی وەڵای من داوای لێبردن ناکەم ئاگام لە خۆم نەبووە لە خۆم و قسەم کردوم زای ڕادیۆ شتە. دوای 4 ساڵ ئێمە چۆن لێدوانی ئەو هاوڵاتیەمان گەیاند ئێستا دەمانەوێت بە دووەلاچوون بکەین و بزانین هەڕەشە و فشارەکان تا چەند وامزانی ڕادیۆیەیان کردووەتە دیاردە. چوینە سنتەری میترۆ. سنتەرەکە کار لەسەر تۆمارکردنی هەڕەشە و فشارەکانی سەر ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامە نووسان دەکات. ڕێکخەری میترۆ دەڵێت هەڕەشەکردن لە حاڵەتەوە بۆتە دیاردە. هێزە ناشرینەکانی یەکێتی و پارتیش لە پشتی هەڕەشەکانەوەن. لە ڕاستیە هەڕەشەکردن زیایی کردووە، یعنی بە بەراوردی کەین لەگەڵ ساڵەکانی ڕابردوو بەردەوام هەڕەشە لە چالاکوانی مەدەنی، هەڕەشە لە ڕۆژنامە نووس، هەڕەشە لە چالاکوانی ژن، هەڕەشە لەو کەسانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بابەتێک بڵاوکەنەوە پۆستێکەکەن ناڕزایە دەرەبڕن مخالفن لەگەڵ سوولەکەیان لەگەڵ دایرەکەیان لەگەڵ مەکتەبەکەیان لەگەڵ حزبەکەیان لەگەڵ کۆمیتە و ناوچەکەیان کە مخالیفە من شکڵی لە هەڕەشەیان بۆیە ئیتر هەڕەشە لە ڕێی کۆمنتەوە بێ هەڕەشە لە ڕێی ئەم پەیوەندیەکانیەوە ئەمرازەکانی پەیوەندیەوە هەبێ کە ئێمە لە سنتەری میترۆ هەموو ساڵێ مۆزوعی هەڕەشەمان تۆمار کردووە. هەموو کاتێوانە هەڕەشە ئەکەن کە دەسەڵاتدارن یاخود هاوڵاتی ئاساییش بە ڕێگەی بۆ من هەل لە ڕێگەی ڕەنگە بۆ خۆت باست کرد ئەمریکانی پەیوەندیکردنەوە هەڕەشی کردبێت ئامەشی تایە؟ جاران یەکێتی و پارتی کادرەکانی خۆی محاسەبا کرد لەسەر مۆزوعی دەربڕینی بیرروڕایەکی جیاواز وە پەشیمانیە کردەوە ڕوونکردنەوەیەکیە کرد بەدەستی ڕاست شتێکی نووسی بە دەستی جەبیش ڕوونکردەوەگەی حازر بوو چکە زەخت و فشارت ئەکرایە سەر. ئێستا هاتوۆتە سەر خەڵکی ئاسایی هاوڵاتی ئاسایی، یعنی هاوڵاتی ئاساییە بینین کە لە ژێر فشارە لە ژێر هەڕەشەیە لە ژێر شکڵێ لە چاوسورکردنەوەمانە بیر و باوەڕی خۆی گۆڕی قسەکانی خۆی گۆڕی کۆمینتەکەی خۆی گۆڕێ و ئەبینین لەماوەی ڕابردووە چەندین کەیس هەبووە هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە و هەم لای ئێمەشەیە کە بە زۆر قسەکانیان پێگۆڕیوە. واتە هەڕەشەکردن گەشتەوە ئاستی کە ئێستا کە بڵێنە ئەم ڕێگەیانەی بڵاوکردنەوەی ڕوونکردنەوە ڕەنگە لە هەموو کاتێک ئاسانتر بێ بۆ خەڵک گەشتووەتە حاڵەتێکی واکە بۆ نمونە هەر هاوڵاتیەکە کاتێکە با بڵێن ڕخنێکی تون دەگرێت چاوەڕێوە شکێن کە ڕوونکردنەوەیکەشی بەدوا بێت. بەڵێ ئێمە لە سنتەری میترۆ ئەم ڕاپۆرتە یعنی کە ساڵانە بڵاوەکەینەوە سنتەری میترۆ هەموو ئەوانەی ئازاری خەڵکیان ناوە ئیتر چ ڕۆژنامە نووس بێت چ خەڵکی ئاسایی بێ هەڕەشەی کردبێ ئیلا سەر بە دەستگایەکی ئەمنی مخابەراتی یەکێتی و پارتی هاوڵاتی ئاسایی کەم پێشێلکاریەکە هاوڵاتی ئاسایی کەم لەسەر مۆزوعی جیاوازی بیر و ڕاوەمانە ئەکەوێتە ململانەیەکی توندەوە لەگەڵ مخالیفەکەیە بەڵام یەکێتی و پارتی و هێزەکانیان هێزە ناشرینەکانیان زۆرتر چونەتە ناو ئەم پرۆسە ناشرینەوە. بەڵام یەک شتێکی تری شێ ئێستاکە گەر ببینین خەڵکێک کە پشتیوانێکی کۆمەڵایەتی هەیە ئەتەلەم پشتیوانی کۆمەڵایەتی یاخودەوەی کە پێوترێ پشتیوانێکی عشایری هەیە تا چەند ئەمەش بەکارهێنرێ بۆ هەڕەشەکردن. ئەوەی کە درکمان پێکردووە عشایری سیاسی یعنی ئەوەی کە پێوترێ عشایری سیاسی حزب پشتیوانیەکە ئەوانە زیاتر لە مۆزوعی ئازادی ڕادەربڕینەوەیانە سەرخەت و یانە سەرخەت بە تیجایی سەرکوتکردنی بەرامبەرەکانی ئەوانەی کە دەست ڕۆشتوون و نزیکن لە ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستانە چه عەشیرەت بن چ کەسایەتی وەجاهە بن لەناو کۆمەڵگایە دیار بن
ئەمانە ئاسانکاریان زۆرتر بۆ کرێ خەڵک هەر حزب و دەسەڵات لە پشتی هەڕەشەکردنەوەیە بە واتایەکی دیکە و بە واتایەکی گشتی ئەزانن یەکێتی و پارتی ئەزانن ئەگەر دروستکردنی دیکتاتۆر دروستکردنی هێز دروستکردنی دەسەڵاتێکی بەقووەت ئەگەر دوو قاچی هەبێ قاچێکیان ترسە وڵاوکردنەوەی ترسە لە ناو کۆمەڵگایە ئەم هێزە ناشرینانی یەکێتی و پارتی بەرامبەر بە خەڵکیکەن بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە هەڕەشانێنن نەک هەڕەشەی یاسایی هەڕەشە بە خێزانی هەڕەشە بە خوشکی هەڕەشە ئەنوا لەو نمونانە یعنی هەڕەشە لە خەڵکەکەن بۆیە ئەبینی لە پڕ هەڵوێستی خەڵکە گۆڕێ لە ئاسمانەوە دەخوارەوە بووی ئەمە لە ئەنجامی بڵاوکردنەوەی ترسە لە ئەنجامی ناردنی نامەیە لە ئەنجامی تەلەفۆنکردنی بەرپرس و حاشیەکانیانن هێزە ناشرینەکانیان لە ناو مجتەمەعە کە ئەو خەڵکەوا لێەکەن پەشیمان بنەوە لە هێنا دیارتی ئەمە ڕادیۆیە ناشرینترین دیوی دەسەڵاتی کوردستانیمان پێ دەسەڵاتی کوردیمان پێ پیشانەیە بەوەی خەڵکێک کە ڕایەکی جیاواز لە تەلەڤیزیۆنێکە و پیشانەیە پاش چەند کاتژمێرێ پاش چەند ڕۆژێ بیر و بۆچوونەکەی بەعکسی لە ساسە دەگۆڕ. پۆلیسی سلێمانیش هەمان بۆچوونی سنتەری میترۆی هەیە و لای ئەوانیش هەڕەشەکردن بەردەوام لە بەرزبوونەوەدایە. کاک سەرکەوت ئامارەکانی هەڕەشەکردن لە هاوڵاتیان دەچی ئاستەکە ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونە ڕوولەکەم بوونە. بەڕاستیەگەری باسی خراپبەکارانی ئەمریکانی پەیوەندی بکەیت تر هەموو بابەتەکان لەگرێتەوە هەڕەشەکردنە دانانی پەیامێکە یان قسەکردنە لەسەر کەسێک ئەمانە بەداخەوە لە زیادبوونایە بابەتەکانیش دیارە بۆ ئەگەڕێتەوە کە دوو کەس یەکتریە ناسن دوای ناسین و یەکتر ناسینەکە لایەکیان هەڵەسێ بۆی کە لە پێناوی مەسلحەتی خۆیە لە پێناوی بەرژەوەندێکی تایبەتی خۆیە دەستکات بە هەڕەشەکردن لە کەسی بەرامبەر بەوەی کە گرتە ڤیدۆیی لایە یا هەندێک بابەتی تری لایە هەڕەشەی پێیەکە بەوەی کە کەسی بەرامبەر بترسێ و ئەوەی کە مەبەستێتی لەو کەسەی وەرگێ بەداخەوە ئەو ئامارە لە زیادبوونایە و تا ئێساش هەندێک کەس بەو کارەوە مەشغوڵن کە هەڕەشە لە خەڵکن یا سوکایەتی بە خەڵکن دەرەنجامیش ئێمە پێی یاسا و دوای وەرگرتنی بڕگاری بەڕێزدا دۆری لێکۆڵینەوە ئەو کەسانە دەستگیرەکەین. دروستەوانی کە هەبێت هەوێت بە هەڕەشەکردن وەکو پێگەکەیان زیاتر لە چی پێگەیەکانایە هاوڵاتی ئاسایینایی پێگەیەکی سیاسیانەیە پێگەیەکی کۆمەڵایەتیانەیە ئەم پۆلێن نەتان کردووە لە هەموو بابەتەکان لە هەموو ئەو بابەتانی کە باسەکەی لە هەموو کەسەکانە هەیە بۆ نمونە ئێمە خەڵکمان هەیە نەخوێنەوارە ئەو بابەتی کردووە هەڕەشەی لە خەڵک کردووە هەمانە دکتۆرە هەڕەشەی کردووە هەمانە پارێزەرە کردوێتی لە هەموو چینەک و توێژەکانە ئەو بابەتی تا دروستە بێت بەڵام هەر یەکەی بۆ بابەتێک و هەر یەکەی بۆ شتێکی تایبەت هەیە مەسلحەتێک تیجارەتێکی بۆ لەگەڵ کەسێکی ترا کەسەکە زەرەری کردووە ئێستا کەسی بەرامبەر هەڕەشەی لێکا ئەوەی کە پارەکانی نایەتەوە سکاڵای لەسەر تۆمارکایە هەندێک بابەتی تری لەسەر دروستکە یا پەیوەندی خۆشەویستی بینی کچێک و کوڕێک کە دواتر کوڕەکە هەڕەشە لە کچەکەکە کچەکە هەڕەشە لە کوڕەکەکە هەموو چنی توێژەکانی تایە لە هەڕەشەکردن و خراپبەکارانی ئەمریکانی پەیوەندیە. ئەوەی کە بێتابێت بە تۆمارکردنی ڤیدۆیە ئایا خت کەسەکە خۆی ئەم ڤیددیوی تۆمارکەیە خۆت ڤیدۆکەی پێ تۆمار بکرێت و پەشیمان بوونەوەی پێ بکرێت ئەمانە تا چەنە حاڵەتانە هەیە هەندێک کەس هەیە بەڵێ ئەمە ناگاتە یاسا پێشەوەی خۆیان شتەکە بن بە یاسا لە بینی خۆیان ئیتیفاقێکەکەن کەسی بەرامبەر کە ڕەشەکەی کردووە ئیتر ئایا لە کاتی ڕێکەوتنە یا ڕێکەوتۆ یا حەقی خۆی وەرگرتوەوە یا ئەوە تا بەزەخت ئەم گرتە ڤیددیوی پێتۆمارەکەن کە من هەڵە بووم یا من مەبەستم ئەوە نەبووە یا مەبەستم سوکایەتی کردن نەبووە داوای لێبوردنەکە و بابەتەکە کۆتایی پێهێنێت. ئێوە چۆن مامەڵە لەگەڵم کەیساناکەن کە دەرەوەی یاسا بۆ نمونە ئەم پەشیمان بوونەوەانە ئەم گرتە ڤیددیویانە تۆمارەکرێ ئایا هیچ مادەیەکی یاساییە و مامەڵێکی یاسایی لەگەڵاکەن هەر کەسێک لە سۆشیال میدیا سوکایەتی بە کەسێ بکە یا قسەی بکات کە لە ئادابی عام دەرچێت ئەو کاتە داواکاری گشتی سکاڵا جوڵێنێ و کەسی بەرامبەر ئەگەر سکاڵاش تۆمار نەکە داواکاری گشتی سکاڵای لەسەر جوڵێن و ئیجراعاتی قانونیان لەگەڵاکرێت چکە بەڕاستی تۆ کە لە سۆشیل میدیا قساکەی ئەم قسێ بۆ هەموو خەڵکە
هەموو خەڵک سەیرێکە هەموو خەڵک گوێی لێگرێ ڕەنگە مناڵی ژۆ لەو قسانە بگرێ بۆیە هەندێک بابەتەیە کە مەسلحی عامەیە ئەوەی پێڵێن یا بڵین حەق العامی تیابێ ئەوە داواکاری گشتی قسەی لەسەرەکە و سکاڵا جوڵێنێ. ڕێکخراوەکان و بەشێکی هاوڵاتیان هەمیشە ڕخنەی ئەوە دەگرن هێز ئەمنیەکان لاوازن و دەسەڵاتی خاوەن دەسەڵاتەکانیان نییە. بەڵام وتەبێژی پۆلیسی سلێمانی دەڵێت کەس لەسەروی یاساوە نییە. یاسا لەسەر و هەموو کەسێکەوەیە هەچ پلەپایەکەت هەبێ هەچ شتێکت هەبێ ئەگەر پلە باڵاش بیت دیارە ئیجرعاتەکە لەگەڵ تاکرێ فەرمانی گرتن بۆ دەرەچێت بەڵام ئەوەیە کە تۆ لە ڕێی مەرجە و لە ڕێی شوێنی کارەکەتەوە باکری وەکو هاوڵاتیەک نیت پۆلیس شێ بیگرێ نووسراوت بۆکرێ بۆ ئەو شوێنی کە کاری لەکەی لە پەرلەمان کارەکەی پارێزەری ئەو کەسانێک کە حەسانیان هەیە لە ڕێی شوێنەکەیانەوە فەرمانی گرتنەکەیان بۆ چێ و دیارە ئەو شوێنەی کە لی بەرپرسە ئەو کەسانێرێ بۆ بەردەمی دادگا. زانا قساب وەک پزیشکێکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان لەسەر هەموو ئەو بۆچوونانە کۆکە کە دەبنەوە کاری پەشیمان بوونەوە لە گفتار و کردارەکان. دەژڵێت بە شێوەیەکی بەردەوام ئەو هاوڵاتیانە سەردانی دەکەن. کە هەبێت تایبەت بەو کەسانی کاتێکە قسەیەک یا خۆیت کردارێکە نوێنە بەڵام دواتر لی پەشیمانە بنەوە هۆکاری ئێمە چی ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ بخێر بن پێشەشی طبعا ئەکرێ بۆ دوو کاری سەرێکی دابەشی بکەین هۆکارێکیان هۆکاری ناوەکی یاخود نەفسێکی خۆیەتی هۆکاریشان هۆکاری دەرەچیە هۆکارە ناوچەکان ئەکرێت کەسێتەکە کەسێتیشی با بڵێن عەرەبەکە لە مەهزوز بواتە شێواوە سیقا متمانەی بەخۆی نییە وەکە قسەیەکە پەشیمانە بێتوانێ ئەمە ئەکرێت لە هەندێک حاڵەتا ڕووبە یان ئەکرێ کەسەکە کەسایەتێک بێ کە درۆ ببێتە بەشێک لە تەبعی بۆ خۆپاراستن لە شتێک جا ئەو درۆیە مەسلحەتی لەگەڵا بێ یا مەسلحەتی لەگەڵانە بێ جارێ درۆەکە بۆی خۆی پارێزێ لە تووڕەی بەرامبەرەکەی خۆی پارێزە لەو قەلەقەیەکە هەیەی خۆی پارێزێ لەو لۆمەیی کە دوای ئەکرێ یاخود مەبەستێکی سەرەکی هەیە بۆ نمونە ئەو بەبوونی ئەو درۆکردنەوە کە ئیکابوونی ئەو پاشگەزبوونەوەی کا لەوانەیەک بڕێک مادە یان پۆست یان دەسەڵات کە ئەمە جاری وایە پابەست شەبێتەوە بە هۆکاری دەرەچیەوە جاری واشەیە خۆی کەسەکە کەسێکی سترێسە سترێسی زۆرە فشاری دەرونی زۆرە واتە خۆی زوو تووشی سترێس و فشاری دەرونی ئەبێ بە هەر شتێک لە ژیانی ڕووبە بۆ نمونە بڕیارێکەدا زوو پەشیمانە بێتەوە قسەیەکەکە زوو لی پەشیمانە بێتوانێت ئەکرێەوە کارەکەی سترێس یان قەلەقی بێ یان جاری وایە هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە بە تایبەتی کەسێتەکان ئەکرێ مەژۆ کارێکی دەرونی بێ بەڵام هۆکارە دەرەشیەکان جاری وایە زەختی کۆمەلگایە باشە کۆمەلگا پێی باش نیە ئەم جۆرە قسێ جاری وا زەختی مەسەلەن مەحکەمەیە یاخود سەروترە پۆلیسە دەسەڵاتە یان تهدیدێکە نەفرێک تەلەفۆنی بۆ کردووە تهدیدی کردووە گەرە قسەیە نەسڕیتەوانێ یاخود ئەو قسەیەوانەکەی ئەگیرەی مناڵەکە دوای لێ ئەکرێ ئەمە شواکە بۆ خۆپاراستنی کەرامەتی خۆی یاخود بۆ ژیانی خۆی پارگرز بێتوانێت لەو قسەی کە کردوێتی داچنەوە ئەو نەخۆشانە ڕوتان تێکەن کە تووشی حاڵەکاتێکی دەرونی و بێتنیا قسێکیان کرد بێ خۆت کردارێکیان نوان بێت و دواتر لێ پەشیمان و بێتن و دواتر بەهۆی ئەمەوە کاریگەری نەرێنیان لەسەر دروست بوو بێت تا چەندێکم نەخۆشانە سەردانی ئێوەکەن ئەگەر لەژێر زەختا بێ یەن بۆ لامان جاری وایە بەڵێ دەبێتە جاری وابێتە فشاری پاش بەرکەوتن یاخود ئێمە سترێسی پاش بەرکەوتنی پێڵین ئاستێکی سەریع مەسەلەن دوای چەند ڕۆژێک لە ڕووداوە کە دێت بۆلات تهدید کراوە دەمانچە کراوەتە سەری ئەمانە دێن بۆ لامان جاری وایە بێ بە قەلەقی جاری وایە لێیەکا بە خەموشی ئەگەر درەنگتر فرەی خۆی بکەوێ ئەمانە ژیشێک لەوانەی کە سەردانی ئەماکەن بۆ نۆڕینگەکان بەڵام لە بیرمان نەچێت جاری وایە کەسەکە هەر خۆی ڕقی لە جەنابتە یا ڕقی لە فڵان کەسە شایەتێکی داوە قسەیەشی کردووە حەزەکات تۆ بشکێنێتەوە ئەمەشمان هەیە ئەمانە گەرتە بۆ غەریزەی مرۆڤەکە غەریزەیەکی هەیە بۆ بریتێ لە غەریزەیەکی خۆ بەراوردکاری بە بەرامبەر ڕقێکی بەرامبەر بە تۆ هەیە ئەچە پاشگەزە بێتەوە لەو قسەی کە کردی بۆی تۆ ئازار با بۆی تۆ ئەزیێت بە ئەمە جاری وایە هۆکارێکەوە بۆ لە هۆکارەکان ئەکرێت بەهۆی ئەم حاڵەتانەوە کەسەکە یاخدا و کەسی کە پەشیمان بوونەوەیەکی هەبووە تووشی حاڵە کاتێک بێت لەوەیەک لە کۆمەڵگەدا ببڕێت یا خۆت بیر لە کوشتن کاتەوە کە چارەسەر نییە بەڵام وەکو چارەسەر ببینێت و پەنای بۆ بەرێت ئەکەوێتەوە جۆری ئەو زەختی کە لەسەرەتی جاری وایە زەختەکە زۆر گەورەتر لەوەی مرۆڤێک تەحملی بکە بەڵێ لەوانەیە کۆتایی بە ژیانی خۆی بێنێ جاری وایە زەختەکە ئەوەندە زۆرە کە لە ڕووی کۆمەڵایەتی و حیاچێ لەو ناوچە و دەڤەرەی خۆی لەوانەیە پێویستکە شوێنەکەی بەجێ بڵێ باشترین چارەسەر لە خۆکوژی چارەسەر نییە خۆکوژی داپۆشینی کێشەکەی و ماڵوێرانی کشە بۆ دوای خۆت بەجێهێڵی باشترین شت ئەوەیە تۆ ڕوبەڕووی بیتوانێت بۆ توانایی کە پێتەکرێت یان ئەڵێ ئەخەف ضەرەرین عەرەبەکە کەمترین زەرەرەوەی تۆ شوێنەکەی کە ئەو مشکلی تیا بەجێی بێڵی ئیتر هەر مەسلحەتێک تەیە هەر پلۆپۆسێک تێ بۆی دوور بیتەوە لەو کێشەیە بەجێ بڵی لەواچی ئەوە سەلامەتتر بێ لەوەی کە ئینسان کۆتایی بە ژیانی خۆی بێنێ عێراق بەهرەمی کوردستانی شەوە
هەمیشە ناوی لەناو ئەو راپۆرتانەدا هەیە کە تایبەتن بە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین. بە شێوەیەکی بەردەوامیش ڕێکخراوە ناوخۆی و جیانیەکانی مافی مرۆڤ بە پێشێلکردنی ئازادیەکان تۆمەتباریان دەکەن و نەشتەری ڕخنەیان لێگیر دەکەن.